الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على قائد المرسلين نبينا وحبيبنا وشفيعنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار، اللهم آمين. براني برز و خۆشەویستم، خوشکانی ماندارم، بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویست، ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. سوپاس و ستایشی خوای تەعالا کەین کەوا لە خزمەتی بەڕێز و خۆشەویستە لە ئەڵقەیەکی تر لە زنجیرە ڕووداوگەلی ڕاستەقینەی قوربانیانی خۆشەویستی لە خزمەتی چیرۆکێکی ڕاستەقینەی ترا پێکشاد ئەبینەوە لەژێر ناونیشانی قازی قوربانیەکە. برا بەڕێزەکانم، خوشکە ئیماندارەکانم، لە وڵاتێک لە وڵاتانی ئیسلامیدا گەنجێکی سەرەڕۆ و داوێن پیس هەبوو. ئەم گەنجە دراوسەی ماڵێک بوو کەوا زانی لە ماڵە دراوسەکەیانە کە دەوڵەمەند بوون و پارە و سەرەت و سامانێکی زۆریان هەبوو. کچێکی جوانی خاوەن سەرەت و سامان و ناز و نیعمەتی لێ لەم ماڵەیە. بە هەر شێوەیەک بێ ئەم گەنجە داوێن پیس و شەڕواڵ پیسە دوو لە ڕووی بەڕێستان خۆی گەیاندەم ئافرەتە. دوای ئەوەی کەوا یەکەم جار خۆشەویستی لەگەڵا گۆڕیەوە، ئیشارەتی بۆ کرد، دوای وردە لە ڕێی نامە گۆڕینەوە کە ئەمە سەرەدا و سەرەتای هەموو خۆشەویستیەکە بەڕاستی. یەکەم جار زەردەخەنە و پێکەنین، دواتە وردە بارەکە ئەگوێزرێتەوە بۆ نامەناردن بۆ یەکتری و عشق و غەرامیات، دوای وردە مەوعیددان بە یەکتری، اینجا قسەکردن لەگەڵ یەکتریە، ئەمجا وردە جورمی زینا و فەساد و بەڕەڵایی پەنا بەخوای گەوراگرین. بەڵێ ئەم گەنجە بەردەوام بوو لەگەڵم ئافرەتەیە تا خۆشەویستی و دەستبازی بۆ ماوەیەکی زۆر ئێشتا دەستی لەگەڵا تێکەڵ نەکردبوو بە تەواوەتی، هەتا ئەوەی کەوا تەواوم ئافرەتە تەسلیمی ئەم گەنجە بوو، تاوەکو ڕۆژێکیان زەفەری بەم ئافرەتە هێنا و کچێنی لەم ئافرەتە سندە و پەنا بەخوای پەروەردگارەگرین و ئەم ئافرەتە بوو بە خاوەنی بوو بە ژن و لە دوای ئەوەشە خوای پەروەردگار حەملی پێدا بە مناڵێکی زۆڵ لەم کەسە پەنا بەخوا، ئەم کەسە شەڕواڵ پیسە. گەنجە لەگەڵ زانیم ئافرەتێکەوە کچێنی نەماوە و بۆتە ژن، ئیتر وازی لێ هێنا و دوورکەوتەوە لێی. ئەم ئافرەتەش مناڵێک لە سکایەتی چی بکە؟ ئەهاتەوە خوایە بە دایک و باوکم بڵێم چۆن بەسەر شۆڕیەوە ژیان بەرمەسەر، لە کۆمەڵگایەکەم نازانم چی بکەم، بۆیە زۆر بێزار و ناڕەحەت بوو. کاتێ سەیریکی وردە پاش یەک دوو مانگ ئیتە وردە سەی کرد حەملەکەی بەرزە بێتەوە. کاتێک کە حەملەکەی بەرز بۆ وسکی بەرز بووە، بۆی کەوا ماڵ هەستی پێ نەکەن، شەوێ لە شەوە تاریکەکانی ماڵەوە هەستا دەرگای ماڵەوەی کردەوە ئافرەتێکی شۆخ و شەنگ و جوان، ئافرەتێکەوە تازە پێگەشتووە، بەڵام بە خەڵەتاوی لە بەردەستی گورگیەکە پەنا بەخوای پەروەردگار کە حامیلەی کردووە و ئێستاش لێی دوورکەوتوتەوە و هەڵهاتووە نازانێت چی بکە. بۆیم ئافرەتە دەرگای ماڵی کردەوە بە بێتاقەتی، هەستا ماڵی بەجێهێشت و ڕۆی، بەڵام بەرەوەی کوێ بڕوە؟ منالێک لە سکایەتی کەسیش نییە لەگەڵ یابێ. ئافرەتە کۆمەلێک لەو ئاڵتونشتانەی کە هەی بووی خۆی لەگەڵ خۆی هەڵگرت و ڕۆی کە بژێوی ژیانی خۆی پێ بەڕێ بکە. بەڵێ بەڕێ کەوت، ئەم ئافرەتە چووە کوێ؟ چووە ناو کەلاوەیەکی کۆنەوە، کەلاوەیەکەوە کەس ئەسڵەن ژیانی تیانە ئەبردە سەرپەنا بەخوای گەورە ئەگرین. لەگەڵ کێیە؟ لەگەڵ مناڵێکی زۆڵکە لە نێو سکایەتی، بەبێەوەی کەوا لە کاتی حاڵەتی حەملە ئافرەت پێویستە بەوەی کەوا پیا و دڵخۆشی بداتەوە، یارمەتی بدا و بەدەمیەوە بچێت لەو ناڕەحەتیانەی کە لەو ئازارانەی کە بەسەرەتی، بەڵام ئافرەتە بە تاقی تەنیایە بەهۆی ئەو جورمەی کە هەڵی گرتووە پەنا بەخوای گەورە. ئافرەتە دەربەدەر کرا، ناڕەحەت کرا، بەڵام کوڕەش بۆ خۆی گورگاسا لەو کاتە خەڵات کرا و بەرز بۆیەوە پەنا بەخوای پەروەردگار. بەڵێ لە مستەمەعی جاهیلیە و ئەگەر ئیسلام حاکم نەبێ ئافرەتەکانمان هەروایان بەسەردێ. لە مستەمەعی جاهیلیە ئافرەتانە کوژرێن و کوڕانی ژوەکو بەرزەکی بانان بۆی دەرەچن. ئەمە هەمووی بۆگەنی و خراپەکاری ئەو فکر و بۆگەنەیەکە لە ناو وڵاتی ئێمە بڵاو ئەبێتەوە، ئەو جاهیلیەتێکە لە ناو کۆمەڵگەی ئێمە بڵاو ئەبێتەوە، ئەو دوورکەوتنەوەی لە بەرنامەی خوای پەروەردگار کە ئافرەتان ئابە و شێوازیان بەسەردێ. برا بەڕێزەکانم، خوشکە ئیماندارەکانم، ئەم ئافرەتە بە چاری ناچار ملی ڕێگری لەو شوێنەیە ژیان ئەباتە سەر، دوای ئەوەی کەوا هەرچی ئاڵتونەکانێتی فرۆشێ، دوای ئەوەی کەوا دەربەدەری و ناڕەحەتی زۆر ئەبینێ، ئەم جاخوا مناڵێکی پێدا، مناڵێکی زۆڵ پەنا بەخوای پەروەردگار. ئەم ئافرەتە کۆرپەی بە باوشەوەی ئیتر خەریکی سوالکردنە لەم شوێن بۆ ئەو شوێن، شاری خۆی بەجێڵێ ئەڕوا بۆ جێگایەکی تر، چونکە ناوێرێ لەو شارەیە بێ، هەر خەریکی سوالکردنە و شەوانش لە ژێر ئەشکەوتەکانە یا لە کەلاوەیەکە لە جێگەکانە بۆ خۆی ئەخەوێت. بەڵێ براکانم، خوشکە ئیماندارەکانم، چەند ساڵێک بەم شێوازە ژیان ڕۆشتە سەر، چووە پێشەوە. ئەم جاکاتێکی زانیم ئافرەتە شەوێکیان لە کەلاوەیەکە خەوتە بوو، پیاوێکی داوێن پیس و شەڕواڵ پیس هاویستی زینای لەگەڵا بکە. ئەم ئافرەتەش دوایی کەوا تووشی ئەم حاڵەتە بوو، دەرس و پند و عیبرەتی وەرگرتە بوو، تەوبەی کردبوو، گەڕابووە بەلای خوای پەروەردگار، بەڵێنی دابوو کە تەنها ئەم کچەی گەورەکە و هیچی تر نەکا کە مناڵێکی کچ لەدایک ببوو. بەڵێ ئەم ئافرەتەش خۆی نادا بەدەستەوە، کابرا دەرەکە قسەی پێڵە لە خوا بترسە، من خۆم و خاوەنی ئەم کچەم وازم لێ بێنە. پیاوەش ئەڵێ وەڵڵاهی ئەگەر لەگەڵمان ڕانەبێری ئەوە
بەیانی شکاتت لە یەکەم ئەڵێم دزیریە کردوم بەڵێ هەر ئەو کاتە چێ بەرەو شکاتکردن شکات لەم ئافرەتاکە لەبەرەوەی کە خۆی نادا بەدەستەوە ئەڵێ دزیریە کردوم ئەم ئافرەتەش لەو شارە بەناوبانگ بۆ چونکە خەڵک ناسیوێت و یارمەتیانداو لەو جێگایە بەڵێ پۆلیس ئەیگرێ و ئەیبەن بۆ دادگا کاتێ بەرەو دادگا بەڕێەکەوێ لە ژوورەوە دانیشتووە کە دانیشتووە لەو کاتەیە هەموو خەڵک بە چاوی سووکەوە سەیریەکە چونکە بەدەست ناسراوە ئەمی زۆر بێتاقەت و ناڕەحەتە بێ ئەڵێ لە پڕا لەو کاتە لە ناو خەفەت و بێتاقەتی خۆما بووم کە کاتی خۆی ئەو ناڕەحەتیان بەسەر هات و ئێستاش تۆمەتێکم بۆ دروست کراوە براکانم خوشکە ئیماندارەکانم وتی لە پڕا گوێم لە دەنگێک گوتی هەستن وەکو بڵێ قازی هاتە ژرۆ دادوەر هاتە ژرۆ هەستن لەبەری وتی ئالەو کاتەیە هەموو هەستانە سەر پێ لە بەردەمی قازیە بەڵام کە سەیری منیانە کرد بە چاوێکی سووکەوە سەیری منیانە کرد بەچەیەکم کردبوو لەو کاتەیە بۆ یەکە خەڵک دەمو چاوم نەبینێ قازی هاتە ژوورەوە ئالەو کاتەیە کە بینیم سێرم کرەمە ئەو گورگە ئاسایە کە کاتی خۆی ئەم کچەی خستۆتە مسکی منەوە کچێنی بردوم و وەکردومی بەژن بە زینا پەنا بەخوای پەروەردگار وتی لەو کاتەیە خۆم بۆ نەگیرا ئەو گورگەی کە ئێستا بۆتە دادوەر و ئەو مەحکەمەی من ئەکا هەستامە سەر پێ وتم خەڵکی ڕێزیان لێگرتی بەڵام تۆ گورگێکی تو لە گورگ کەمترنی ئەی گورگ تا دوێنێ بوو منت زینات لەگەڵ منا کرد و مناڵێکی زۆڵت خستە نێو سکمەوە ئەوەش کچەکەتە لە بەردەمما و ئێستاش ویتەتە قازی و تۆ لەسەر من حکم دەرەکەی کە مخەیتە زیندانەوە تۆ شەرەف و ناموسی منت دزی و منیش ئەگەر پارەی کابرام دزی بێ وەرە تەنیشتی من بۆستە با حاکمێکی تر بێ مەحکەمەی هەردووکمان کە براکانم خوشکە ئیماندارەکانم ئافرەت لە قسەکانی بەردەوام و قازی و ویستی خۆی تووڕەکە ئەو نەیهێشت قسەکانی تەواوکە بەردەوام و لەسەر قسەکانی کە بەڵێ تو ئەو کەسەی کەوا کاتی خۆی زینا و لەگەم ناکرد و ئەو کەسە شەڕوال پیسەی کە باسمان کرد وەکو بەرزەکی بانان کاتی خۆی بۆی دەرچوو ئێستا بۆتە دادوەر ئێستا بۆتە حاکم چونکە لە خواترسان نەما چونکە گەر حکمی خوا تەطبیق نەکرا کامەی کە دایەن پیس و شەڕوال پیسە دێتە مەیدانەکە ئەو حکم لەسەر خەڵکی فەقیر وەژار دەرەکە ئەو قوڕەکاتە سەر خەڵکی فەقیر وەژارە بەڵێم ئافرەتە بەردەوامە لە قسەکانی و ئەڵێ لەو کاتەیە زۆر قسەم کرد پیاوە سەری سوورما و بەلایەوە سیر بوو کە منەم قسە ناکەم چونکە دەموچاوی نەبینیم وتی ویستی پۆلیس بانکا و لە ڕێی پۆلیسەوە بمباتە دەروتی بیبەرە دەرەوە وتی بەپەلە پەچەقی دەموچاوی خۆم لابر وتم ئێستا من ئەناسی وتی کە دەموچاوی بینیم یەکسەر ناسیمیەوە واقی وڕما لە شوێنی خۆیان هیچ قسەیەکی پێ نەکرا ئەو کاتە زیاتر دەنگم بەسەرا بەرز کردەوە لە خەفەت و بێتاقەتی خۆمە ئەوەی کە خوا پێی خۆشە هەڵڕمش بەسەریا لەو کاتەیە بەڵام وتی کێ گوێ بۆ من ئەگرێ هەتا گورگەکان مابن هەتا تاوانبارەکان مابن کێ گوێ لە مەزلومێک و بێتاوانێک ئەگرێ لەو کاتەیە ئەمیش خۆی پەڕاندەوە و ئەخیر قسەی ئەوە بوو کەواوتی بیبن بۆ لای دکتۆرێک بۆ لای دکتۆرێکی دەرونی دیارم ئافرەتەکەوا دەرونی تێک چووە بەڵێ براکانم خوشکە ئیماندارەکانم وتی هەرچەندە هاوارم کرد وەرە ئەگەر منیشت ناوێ وازت لە من هێنا و زینات کردووە لەگەڵما وە کچێنیت بردوم و سکت حامیلە کردوم و زۆڵێک خستوەتە سکمەوە وەرە کچەکەی خۆت بەرەوە کچەکەی توێ لە بەردەمی منە وتی گوێی پێنەدا و لەو کاتەشە هەموو خەڵکی وتیان بەڵێ ڕاستەکەی جەنابی دادوەر ئەو تووشی نەخۆشی پزیشکی و دەرونی بووە تووشی نەخۆشی دەرونی بۆ بۆیە پێویستی بە چارەسەر لای پزیشکی دەرونی بەڵێ قسەی تۆ تەواو ئەمە خەڵافا و لە خۆیەوە قسەکە بەڵێ برا بەڕێزەکانم خوشکە ئیماندارەکانم ئەم ئافرەتە بۆمان ئەگێڕێتەوە و ئەڵێ ئاگادار بن و لە خوای پەروەردگار بترسن من تەوبەم کردوای ئەو خراپەکاریانە براکانم خوشکە ئیماندارەکانم لەوانەیە بەلاتانەوە سیر بێ کاتێک ئەم ڕووداوانە ئەگێڕینەوە بڵێن باشەوە چی هەر زینای کرد و دوای تەوبەی کرد ئێمەش ئەڵێن بەسەرهاتی قوربانیانی خۆشەویستیە گێڕینەوە ئەوانەی کە پێشتر زینایان کردو و خراپەیان کردووە بەڵام دوای ڕێگەی هیدایەتیان گرتووەتە بەر و گەڕاونەتەوە بەلای منهەجی خوای پەروەردگار ئێمەش بەسەرهاتەکانیان باس ئەکەین لە ڕووی زمانی خۆیانەوە کە داوا لە کچانەکەن لە کوڕان ئەکەن ئاگاداری خۆیان بن خۆیان نەکەنە قوربانی خۆشەویستێکی درۆینا خۆیان نەدەنە بەردەستی گورگەکان کە لە شێوازی مەڕا دێنە بەردەمیان بەڵێ براکانم خوشکە ئیماندارەکانم لە داهاتووش ئەم ئافرەتە کرایە دەرەوە برا بۆ لای دکتۆری پزیشکی و خۆی و مناڵێک ئابە و ژیانە ناڕەحەتی و دەردەسەرێ ژیانیان ئەبردە سەر بە سوال و سەدەقە ژیانی خۆی دابین ئەکرد ئەمەش قوربانێکی تر لە قوربانیەکانی خۆشەویستی کە هیوادارم سوود و پەندی هەبووێ بۆ من و بەڕێزیشتان و داواکارم لەخوای گەورە سەربەرزی دنیا و قیامەتمانکە و عاقبەت خێرمانکە هەتا قوربانیەکی تر بەخوای پەروەردگارتان ئەسپێرم وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه